هاتوومەتە لای کەسایەتێکی دیاری گوندەکە کاک ئەڵڵاسوور لێرە دانیشتۆ چاوەڕێی منە منیش ئەچمە بینیانەوە. سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه بەخێر بیت. چۆنی؟ ئەوە کاک عەبدوڵڵا بە بەخێراتنم ناکەی حەپەساوە. بەخێری. ئەیا ڕجا بەخێراتن ئاوا ئەکرێ من لە شاریەوە هاتووم. عادی بڵمچی. چۆنی کاک عەوڵا؟ هەبژی. دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باشم. سلامەتی؟ كيف الساز نيسي موضوع؟ والله باشم والله. ضمنياي؟ كيف سازة؟ باشە باش چاکە. چاک دیار نییە. چاک نازم بۆ چاوڕۆ چاک دیار نییە ساردە سارد. سارد و سەر بوو. دنیاکە سارد و سەر. بەخێرات میشی نەکردین جات خوا. بەخوا ئەوە نییە سەزارم بەخێراتم کردن. کوا لەکوێ من لێرە نەبووم لێرە بووم کاکە جەماعەت. والله ئاگام لە هیچ بووە؟ مەزوعی ئەوەی گوت بڵمچی وانە؟ تم بەخێری. ئەحواڵت چۆنە؟ سمازەکەم. دەنگ و باسی چۆنە ڕۆژانە سەرقارێکی کاک عەبدوڵڵا؟ والله لێ بەخۆ لە ماڵ دانیشتوین. لە ماڵۆ دانیشی؟ ئیش و کار. والله ئیشی لە بەخۆدا کۆڵانە دێتە دێو دەچی بۆ بەخێراتی. وەیە؟ باشە با تۆزە بێمە لای برادەرەکەی جارێ بەخوا جەوی باش نییە وەزعتان چۆنە؟ والله الحەمدولillah لە خۆی بەزیاد لە خۆی بەزیاد سەلامەتن دەمێک الحەمدولillah عەبدوڵڵا برادەرن؟ بەڵێ چەند ساڵە؟ برازامە برازاتە؟ بەڵێ وامزانی هاوڕێیەکن کوتێکەوتم کوتێکەوتم خۆ زۆر بە تەمەنیش دیار نییە نا والله ئاگاو لێ بوو چیم کرد؟ والله ئاگان نبوو والله دانیشتوین. دانیشتبوون وامزانی ڕەفیقم کە چەڵە برازامە مامتەوانە؟ با بینە چۆنە لەگەڵ مامتە؟ والله باش بوو والله. باش بوو؟ ئێ باشە ئەڵێن دەنگی خۆشەکە ئارێ والله ئاوە دەنگی لەو نەدوو لەوە گۆرانی چی زیاتر ئەڵێ؟ بە کەیفە خۆیەتی حەیرانی دەڵێ گۆر شارینی والله. وەختی چی؟ وەقتی قام بە ژوشتیوانە. ئەی کەی وەختێتی؟ والله زمانی ئەوەی ئێستا ئەوڕۆ تازی وشتیوە لە گۆڕێ لە گوندان. ساوەڵڵاهی من حەزەکەم مەقامێکم بۆ بێژی. ئێجا قام ئێستا بەخوا شاری نازانم. شایی مەکە مەقامێکم بۆ بڵێ مەقامی ها خەمگین. قامی ئەوە شاری هەیە. ئەوەنێ ئەوەی ئەندازی لیژنەی داناوە. لیژنە؟ ئەدی. کامەی لیژنەی داناوە؟ ئەندازی ئەوە یەکو مرد منداڵ و ئەوانە. دەکا عەبدوڵڵا دێ شتێکم بۆ بڵێ. بەندانم بۆ بڵێ بەند ئەڵێ بەندی باشە. جاخ ئێستا بەخوا شاری نازانم. تازی وشتیوای لێیە. وەڵی نازانم یعنی ئەوە خۆش نییە ئەوها هەر بە ساردی بە خێراتنی کردم. هیچم بۆ ناڵێ هەستم بڕۆم؟ والله جا یەکی هەستم بڕۆم؟ عەبدوڵڵا تووڕێ مەکە قسەی خۆی بەخوا تووڕە هەستم بڕۆم؟ یەکیەوە کوڕە. یاڵە وەرە بێکۆ بەند بڵێن. یەکی هەیە بووکی. وەرە دەی بێکۆ بەند دەڵێن. واجام بسوام خواردن. بەندەکی لێ بۆ بڵێ کاکە بات بەیاتە من لە لای منداوە چۆنت لێ بکەم سڵاوە ناوێرم بۆ دوێ جێڕم ئەو نعیە و ناوە ناوە. هەیواتە من لە لای کێڵخواری کلکەی دەر و ئاقاری ناوێرن بۆ دوێ جێڕن چەندە چکە لەو لە باری. ئەوە بۆم نەوە گۆرانیە؟ دەی بیڵە زیاتر. هەی دەردە دلم ماڵم شەنێ وەڵی ماچت نادەنێ ناوێرن بۆ دوێ جێڕن ئێستا دەچما بێن باوێ. ئەی دەستەکانت خۆش بێ وەڵڵا ئەوجا لە شوێنی خۆی بجایمە ماشەڵڵا زۆرین لە پشتەوە زۆرین یعنی یەک مەجموعە زۆرین وەستاون بەس خۆمان ئەوە لەبەر کامێراین. کاک عەبدوڵڵا دەمێکە دەستی کردووە بە گۆرانی و نوشتیوە دەستەکەم بەندی باشی لەبەرە. والله بەندی زۆر چاکی لەبەرە. حەیرانە زانی ئەویش دەزانی حەیرانیش دەزانی دەک ماشەڵڵا دەبێت حەیرانم بۆ بڵێ. حەیران بێگراوێ لاتەوە سەری بێدەری حەیران برادرینە وازە بیرەداوی و ئەوە چ بوو حەیران بوو؟ ئەرێ وەڵڵا ئەدی مەقام وەڵڵا قامش ممکن تم هەلەم هەلا ئەعمە شیرن هەلا ئەعنەوە دەسرەکەیدا ئەسد حەوز و حەنا ئەعنەوە بۆن بێنەلا هەرێ ئەو کچەنەما ئەعنەوە. کاک عەبدوڵڵا پێم بڵێ وەڵڵا گەنجێکی چۆن بووی؟ وەڵڵا چ بەڵام من نەبوون هەرەوەندە؟ دەڵێن زۆر بەوی قار بووی. نەبەخوای وەڵام من نەبوون. وەرە نەڕۆی کورە فریام کەون ڕۆی با خودای دێ کورە
وەرە وەرە دە وەرە وەرە حەیرانم بۆ بڵێ ئەولا ئەولا وەرە ئێرە وەرە. حيران شلون سي سالم حيران حيران قرد شعري ئەی گیان سیساوە لا توسري بقدري عبد العالم العذرين وازو في رقاري ئەی گیان ئێ هەندێکم باسی گەنجی خۆت بۆ بکە. ايكي انا كيف تبيت بيه بخوا بابا زعما بيبرز كابرا دير بابا لا لەبەرکە ايزي لەگەڵ منیەتی كنت چم کردووە كنت ملي اكشي بقرا وباخذ هاي بلمسي بلمسي هاي بلمسي عبد الله الساعه شلون الساعه شلون حيران الخاري هاي بتجولي بلا قدمي هيدو من جولي وعار على حاري مني هيدو من جولي ئەی گیان هرا من جولي مشكر وشبع هيدو من جولي وعار على حاري مبع هيدو من جولي ڕەبی دەنگە نەڕزێ. کاک عەبدوڵڵا چەند ساڵە گۆرانی ئەڵێ؟ والله 2 سال 3 سال استكي ولا بي ئەو هەموو بەندە و لەبەر کردووە. هاي بمشي باشی لە دەزانێ بەندی باشی. ئەرێ وڵا باشی دەزانی باشی دەزانی زۆر چاک ڕۆژانە سەرقاڵی چی بەس پێم بڵێ؟ والله سرقال ما رداني شوي لە ماڵە دانیشتوی هیچ ئیشە ناکەی؟ نخير ئیشێ کارێ پیاسەیە ئەم لایە ئەو لایە. لا والله هەر باسی گەنجی خۆتە بۆ نەکردم. في عمو ولا خداني شو ما له كاونو گورە گەنجی ئەڵێم گەنجی ئەڵێن گەنجێکی زۆر بەوی قار بووە. بياو انا خداني شو حديثي ايه عبد الله عبد الله الساعه شلون والله اوني ممكن الساعه او تلبون کاک عەبدوڵڵا وتیان جەماعەت بە تەمان ژنێکە بۆ بێنن. ڕازیت؟ بقرعان جنيديرن يا والله دو سي او دا خوازي لەکوێ؟ لقندي حەزت لە کێ بچینە داخوازی بۆت؟ لا او قندا او قصركي هەر لێرە لە قەسرۆکە؟ بەڵام زانی لە گوندەکانی ترە مادام لە قەسرۆکە تەکبیرێکی لێ بکەن کاکە بزانین کێیە؟ کێیە ئەوەی دڵی بردووی دڵبەرەکە و کێیە؟ خويا قامني والله بنمشي ايه دڵیان بردۆ بە خۆی نەزانیوە دڵبەرەکەی نازانێ کێیە؟ نازانی کێیە؟ نو والله بە قوربانت بم دڵە پاکە دێک حەیرانی ترم بۆ بڵێ. معوني ساعر من وقتي وقع دە باشە بەندێکم بۆ بڵێ. ايوه تبل لا يصير سيان شلخو عرود والله بيان كان يجوز وقال اشقى وسقى وكل بيان مامت دەنگی خۆشە وەک تۆ؟ عديوني ساعة قراني وقتي گۆرانی تۆش دەنگی خۆش نەبخوای من نازانم هیچ نەبخوای قەتم نەخۆش بخوای نازانم زۆر لەگەڵیان وانە ئەرێ وڵا زۆر برادایەتیەکەن وانە دەگەڵم گەلێک یەک نییە بۆ نازانم کێشەتان چییە؟ وڵا جاب وڵام کێشم نییە کێشە چێ لەگەڵ مامتە؟ والله عوي عقاري بخوا هم حزبين جنبش نشتيوا هو سربلي هەمووی خەتای ئەوە اي سربلي خوددا هەموو خەتای تۆیە هەر دیارە سەر بە گۆبەنی هەر دیارە وانە؟ با سەر بە گۆبەن نییە؟ ملكوبا تەوە خۆیەتی کێشەی تۆ چییە لەگەڵ کاکە عەبدوڵڵا؟ وڵا جا من کێشم دەگەڵنی بڵا هەلە بخۆ لێم تووڕێ و ئەهنا من کێش تووڕێ بۆچی لێ تووڕێ باشە بۆ لە مامە تووڕێ مامە چی کردووە؟ وخوا والله لما خداني شو هيك نكر وطنيا ئەی بۆ لێی تووڕابی نا والله بوجيزاكوا شكال لك كروانس ئەچی نژنی بۆ ئەهێنین بۆ کاک عەبدوڵڵا چی بۆ بێنین؟ وڵا جات باوە بینی تۆ تا بچینە داخوازی چێ؟ كابراوي دياره ولا مال مقصد بياوي دياره والله ئەی قورم بەستەر نەکەی نەکەی تووشی ئەو دوژمنایەتیەمان نەکەی کاک عەبدوڵڵا نەوەڵڵا خۆڵێ کابراکەشی دیارە ئەیارە بۆ ئاکە ئەبێ دڵی بۆ کوێ چوو بێ دڵبەرەکەی چێ بێ دانیشە کچێک وە دۆزە کچێکت بۆ ئەهێنین بەخوازار نازانم من لەکوێ بێنم کچی دەدەمەیدا با بڕۆین لە کاک عەبدوڵڵامان خۆش زۆر سپاس بۆ گۆرانی و حەیرانەکانت دەنگت هەر خۆش بێ ئێوەدەن موکتی دەمێری چی؟ تابزوو بەخوا گۆرانی موکتن دەست خۆش بێ گۆرانەکانە زۆر خۆش بوو ئەدیکو دەنگیش زۆر خۆش بوو زۆر سپاس زۆر سپاس مەمنون
هەر بمێنن بەخێر بێ سەد چاوم ئەکتان کێشە ئەزیەت سپاس دەکەین سپاس ئێوەم دەکەم خۆشی. سپاس دەکەم خواحافیز. سەد چاوی من